بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە گەورەی و پاداشتی نۆمینەی حاجیان دەکەین. هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ ئەو دەشەوەی کە خودای گەورە لە سەرەتای سوورەتی فەجرەوە وەکو ڕێز و گەورەیەک سوێندیان پێدەخوا هەر مەبەست ئەم دەشە و ڕۆژەی سەرەتای مانگی زیلحیجەیە. ئیبن حەجەری عەسقەلانی لە فەتح الباریدا دەفەرمێ وای بۆ دەچم پیرۆزیەتی ئەم دەڕۆژە لەوەدایە کە زۆرینەی پەرستنەکانی تێدا کۆ دەبێتەوە لە خێر و سەدەقە و نوێژ و ڕۆژ و حەجکردن کە ئەمەش بە هیچ شێوەیە لە ساڵ و ڕۆژەکانی دیکەدا بەو شێوەیە نابێ. سبەینێ هەموو موسڵمانان لە سەرانسەری جیهاندا پێدەنێنە نێو مانگێکی پیرۆز کە بە مانگی زیلحیجە و سەرەتای دەستپێکردنی وەرزی حەج ناو دەبرێ. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە چەندین فەرموودەدا ئاماژەی بە گرنگی و بایەخ و پێگە و پاداشتی ئەم ڕۆژانە کردووە و ئەنجامدانی عیبادەت و کار و کردەوەی بە شتێکی گەورە و پڕبایەخ بۆ موسڵمانان باس کردووە. لەم بەرنامەیەدا بۆ گرنگی و بە زانینی گرنگی و بایەخ و پێگە و پاداشتی ئەو ڕۆژانە و ئەنجامدانی عیبادەت و پەرستشتیاندا میوانداری زۆر بەڕێز مامۆستا ناسر مستەفا زانای ئاینیم کردو. مامۆستایان زۆر سپاس بۆ ئامادەبوونن. زۆر سپاس بۆ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم خوای پەروەردگار تاعات و عیبادەتی ئەم چەند ڕۆژەمان لێ قبوڵکە کە ئێستا ئێمە لە پێشوازی داین. زۆر باشە. مامۆستا سەرەتا پێم خۆش وەکو ناساندنێک وەکو پێناسێ باز لە نۆمینەی حاجیان بکەین، باز لە دەڕۆژی سەرەتای مانگی زیلحیجە بکەین کە بەچی ئەوەی ترێ لە کێوە دەست پێکا و وەکو ناساندنێک. طبعا ئەو دەڕۆژەی کە ئێمە باسی ئەەکەین ئەڵین لە ڕۆژەکانی ساڵدا خوای پەروەردگار تایبەتمەندێکی تایبەتی پێداون لە ڕۆژەکانی تردا جای کردوونەوە و خوای پەروەردگار سوێندی پێخواردون. دەبان ئەو دە ڕۆژە لە یەکی مانگی زیلحیجەوە دەست پێەکە کە بە پێی زانیاریەکان ئەمڕۆ تەمان 29 مانگی زیلقەعیدەیە وا دیارە وڵاتی عەرەبستانی سعودی بەیانی کردو بە 30 مانگی زیلقەعیدە ئەگەر وابێ ئێمە لە چوارشەمەوە پێ ئەنێنە یەکی مانگی زیلحیجەوە. تەمان ئەو پیرۆزی ئەو کاتە یان پیرۆزی ئەو ڕۆژانە ئەوەیە یەکێک لە فەریزە گەورەکانی تیا ئەنجامەدرێ لە ئەو دەڕۆژەدا. بۆیە پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژەی پێکردو جیای کردوتەوە لە ڕۆژەکانی تر و قورئانیش سوێندی پێخواردووە خوای پەروەردگار. بۆیە ئەم دەڕۆژە تایبەتمەندێکی تایبەتی هەیە لە ناو ڕۆژەکانی ساڵات، چۆن ئێمە ئەڵین لە ناو ڕۆژی هەفتەدا ڕۆژەکانی هەفتە ڕۆژی هەینی ڕۆژێکی تایبەتەوە خوای پەروەردگار ڕێزی لێناوە و بە هەمان شێوە ئەڵین ئەڵین لە شەوەکانی ساڵدا بۆ نمونە دەشەوی ئاخری مانگی ڕەمەزانی پیرۆز لەبەر ئەوەی قورئانی تیا هاتۆتە خوارێ خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا ڕێز و تەقدیرێکی تایبەتی لێناون وەکو ئەو فەرمودەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ کەسێک لە ڕەمەزاندا عەمرەیەک بکا وەک ئەوە وایە حەجێکی سونەتی کردبێ و بە هەمان شێوە ئەم دەڕۆژەی سەرەتای مانگی زیلحیجە کە لە یەکی مانگی زیلحیجەوە تاکو دەیەمین ڕۆژ کە ئەبێتە یەکەم ڕۆژی جێژنی قوربانی پیرۆز بە هەمان شێوە ئەو تایبەتمەندی هەیە کە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا لە قورئانی پیرۆزدا سوێنی پێخواردوون. مامۆستا تایبەتمەندیەکانی ئەم دەڕۆژە چین؟ وەکو بۆم نەزانین مانگی پیرۆزی ڕەمەزان و شەوانی قەدر ئەوە تایبەتمەندی ئەویان هەیە کە قورئانی پیرۆزی تێداتۆتە خوارەوە. ئەم تایبەتمەندی ئەم دەڕۆژە لە چیدایە؟ ئەم تایبەتمەندی ئەم دەڕۆژە چۆن مانگی ڕەمەزانی پیرۆز خوای پەروەردگارە فەرمێ یا ئەیها الذین آمنوا کتیب عەلەیکم الصیام، بە هەمان شێوە خوای پەروەردگاریش لەم مانگی زیلحیجە خوای پەروەردگار حەجی واجب کردووە لەسەر مسڵمانان و وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ هەر کەسێک بیەوێ حەج بکە ئەگەر ڕۆژی عەرەفە لە عەرەفە نەبێ وەکو ئەفەرمێ الحەج عەرەفە ئەوە حەجەکەی دروست نییە و قبوڵ نییە و لێی وەرناگیرێ. کەواتە چۆن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە عیبادەتێکی تایبەتی تایە وەکو ڕۆژوگرتنە، بە هەمان شێوە لەم دەڕۆژە یان لە مانگی زیلحیجەیە
ئەنجامدانی فەریضەی حەجی تایە کە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلام پێنجەمین پایەی دینداری و مسلمانەتی و خواناسیە و بە هەمان شێوە عیبادەتێکی زۆر گەورەشی تایە کە چییە کە ئەویش قوربانیکردنە و یەکێکە لە سنەتی هەموو پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لێبێ و گەورەی پێغەمبەرانیش پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بۆیە ئەم دە ڕۆژە تایبەت کراوە لەبەر ئەوەی ئەم عیبادەتە گەورانەی تایە بەڕاست. کەواتە مامۆستا توانین ئێمە بڵین ئەم دە ڕۆژە گەورەترین ڕۆژی خوان گەورەترین ڕۆژێکن کە مسلمانان پێدا تێپەڕە بن و ئەتوانن بۆ منە گەورەترین عیبادەتیەدا ئەنجام بدەن بەبێ گومان بۆ لەبەر ئەوەی فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ما العمل في أيام أفضل في هذه العشر يعني للروايتكاني ترى أفرمي ما أزكى يعني في روايتكاني ترى أفرمي ما أعظمه أو كلمة جوراني بيغمري خواه صلى الله عليه وسلم بوا بكار هنا وكأفرمي هيج روجيك نية كارو كردوي إنساني مسلمان جورة تربية لە کاروکردەوەی چاکەی کە لەم دە ڕۆژەدا ئەنجامی ئەدا گوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ولا الجهاد في سبيل الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج يخاطر بنفسه وماله فلم يرجع بشيء رواه البخاري پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی جیهادکردن و هەوڵ و تێکۆشان و جەنگاندنیش لە پێناو خوای پەروەردگارە بەقەدەر کاروکردەوەی چاکە لەم دە ڕۆژەدا گەورەتر نییە ئیلا کەسێک هەرچی ماڵ و سامانی هەیە لەگەڵ خۆیدا بیبا و لە پێناوی خوادا بجەنگێ نەبۆ خۆی بگەڕێتەوە نە ماڵ و سامانەکەی بگەڕێتەوە جا بۆیە زانایان ڕەحمەتی خۆیان لێ بێ ئەفەرمێ ئەگەر کەسێک بچێ بۆ جیهاد و لە جیهادەکەدا بگەڕێتەوە ئەفەرمێ هێشتا ئەو کاروکردەوانە گەورەترن کە ئەو ئینسانی مسلمان لەم دە ڕۆژەدا ئەنجامیەدا بۆ لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە شەرت گرتوێتی ئیلا کەسێک کە لە ماڵی خۆی دەرەچێ بۆ جیهادکردن و بۆ هەوڵ و تێکۆشان لە پێناو خوای پەروەردگارە بەڵام ناگەڕێتەوە شەهید دەبێ لە پێناوی خوادا ئیلا ئەم کەسە گەورەترە کاروکردەوەکەی ئەجنە ئەو کەسەی کە ئەچێ بۆ هەوڵ و تێکۆشان و بۆ جیهادکردن لە پێناوی خوادا بەڵام ئەگەڕێتەوە هێشتا کاروکردەوەی ئەم مسلمانانە گەورەترە کە لەم دە ڕۆژەدا ئەنجامی ئەدەن لە تاعەت و عیبادەت و خواناسی. ئەمە پەیوەندی بە چیەوەیە کاتێک کە مسلمان لە کاتەکانی دیکەدا هەر هاوشێوەی حەج عمرە دەکات هەر هاوشێوەی قوربانی خێر و سەدەقە و ماڵاتی خۆیە بەخشی هەر هاوشێوەی نوێژ و ڕۆژ و زیکردکردن لە کاتەکانی دیکەشدا ئەمەی بۆ هەیە بۆ منە زۆر جار لە ڕەمەزاندا کە پێغەمبەری خوا فەرمێ یەک بە حەوسەتە بۆ مسلمانە نووسێ ئەم گەورەیە کە پێغەمبەری خوا تەنانەت لە جیهادی جوای لێکا گەورەتر بێ و پاداشتی بۆ مسلمان زیاترە پەیوەندی بە چیەوە هەیە طبعا ئەمە دوو شت ئەگەیەنێ بەڕاستی یەکەمیان ئەوەیە هاندانێکی تایە بۆ ئەوەی ئینسانی مسلمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن ڕێگریمان لێ ئەکات لە کارە خراپەکان ئاواش هانمان ئەدا بۆ کاروکردەوە چاکەکان لەوانەیە ئەگەر هەر بڵێن بە ڕۆژوو بین لەم دە ڕۆژەدا ئەگەر هاندانێکی تیانەی بەوەکو ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابە و ئومەتەکەی هانەدا بەڕاستی ئەوەندە موسیر نەبین بۆ بڵین کاکە ئەی پاداشتەکەی چییە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوەیە هانمانەدا بۆ ئەوەی کە بەردەوام بین ئەنجا لەبەر ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەو شێوەیە پێناسەی ئەم دە ڕۆژەی بۆ کردوین لەبەر ئەوەی ئەم دە ڕۆژە حەجی تایە و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمودەکانە کە باسی حەجەکە ئەفەرمێ هەر کەسێک حەجی ماڵی خوا بکە چۆن خوای پەروەردگار کاتێک کە لە دایک بۆ ئەم بەندەیە لە گوناه و تاوان پاگە بێتەوە ئەم ئینسانەش بە هەمان شێوە ئەنجا لەم دە ڕۆژەدا قوربانی تایە قوربانی یەکێکە لە تایبەتمەندیەکان کە ئیلا ئەبێ بۆ خوای پەروەردگار بێ سبحانه وتعالى ئێمە لە نوێژەکانە ئەڵێن قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين چۆن ئەڵێن خوایە گیان نوێژەکانمان بۆ تۆیە بە هەمان شێوە ئەڵێن خوایە سەربڕینەکانمان بۆ تۆیە ئەگەر ئەم کەسە بۆ نمونە تاعەت و عیبادەتەکان زۆرێک لە زانایان یەکێک لەوانەی کە باسی ئەکرێ مەسەلەی قوربانی و سەربڕینە لە پێناوی خوادا زۆرێک لە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرموون قوربانی واجبە بە دەلیلی ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە چەند فەرمودەیەکا فەرموویەتی هەر کەسێک توانای هەبێ و ئەگەر قوربانی نەکا لە ڕۆژی قورباندا با نێزیکی ئەو شوێنە نەکەوێتەوە کە ئێمە نوێژی لەکەین بۆیە لەبەر ئەوەی ئەم دە ڕۆژە ئەو کۆمەڵە عیبادەتە تایبەتەی تایە وەخوای پەروەردگار ئەو کەسانەی کە حەجی ماڵی خوا ئەکەن ئێمە ئەڵێن بەڕاستی کەسانێکن کە کابرا لە کۆمەڵێک
ئیش و کاری خۆی بووە لە پێناوی خوادا سبحانەوە وتعالی چووە بۆ ڕزامەندی خوا کۆمەڵێ ماڵ و سامانی خۆی سەرف کردو لە پێناوی خوادا کۆمەڵێ ئازار و ئەشکەنجە ئەچێژێ ماڵ و سامانەکەی بەجێ ئەڵێ ئەمە لە پێناوی خوادا بۆیە تاعەت و عیبادەتیش ئەوانەی کە حەجی ماڵی خۆیان بەنسیب نەبووە لەوانەیە کابرایەک کەسێک مسلمانێک تەماشا بکە چەند ساڵێک ناوی ئەنووسێ بۆ حەج بەڵام هەر بەنسیبی نابێت دڵی پڕە بێ ئەڵێ من لەو عیبادەت و تاعەتە بەڕاستی دوورم بەڵام لە هەمان کاتێک کە تۆ دڵنوایی ئەەکەی بەوەی کە تۆ ئەتوانی لە ماڵەکەی خۆتە ئەو عیبادەتانە بکەی بەڕاستی ئەم کەسە تۆزە تەسکینی بە دڵا دێتەوە ئەگەر حەجیشم بەنسیب نەبووە بەڵام لەم لاوە خوای پەروەردگار ئەو پاداشتەی بۆ دیاری کردو مەڕاستی مامۆستا لە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم ڕۆژە پێغەمبەری خوا ئەم دە ڕۆژە بە تایبەت لە ڕۆژی عەرەفە بە تایبەتتر پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ ڕۆژوەکەی وەرگیراو بێ خوای گەورە ئەیکاتە کەفارەتی گوناهی ساڵی ڕابردوو داهاتوو کەواتە هاوشێوەی ئەو ڕۆژانەی کە پێغەمبەری خوا فەرمێ جمعە بۆ جمعە ڕەمەزان بۆ ڕەمەزان خوای گەورە تاوانی بەندەکەی خۆشەوێ ئێمە توانین بۆ من بڵێن مسلمان هەمیشە لە نێوان ئەم لێ خۆشبوونانەی خوددادایە بۆ منە عەرەفەی ساڵی ڕابردوو لەگەڵ عەرەفەی ئەم ساڵ مسلمان هەرچی گوناهێکی کرد بێ ئەتوانێ بۆ منە بەم ڕۆژی عەرەفەی لە کۆڵی خۆیانی بکاتەوە طبعا ئێمەوە فەرمودەی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام پرسیاری لێکرا لە ڕۆژوگرتن لە ڕۆژی عەرەفەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده رواه مسلم پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی ئومێدم وایە ڕجام وایە تکام وایە خوای پەروەردگار سبحانه وتعالى لە گوناهی ساڵێک لەمە و پێشمان خۆش ببێ و ساڵێک لەمە و دواشکە دێ کەواتە ئەمە موژدەیەکی خۆشە بۆ هەموو ئەو کەسانەی کە خوای پەروەردگار ئەم ناز و نیعمەتەیان بەسەرا ئەڕێژە و کە توانایان هەیە کە لەم ڕۆژی عەرەفەدا بە ڕۆژوو بن بۆ لەبەر ئەوەی خوای پەروەردگار لە ساڵێک لە گوناهەکانی لەوە پێشی خۆشە بێ ئەم ساڵی کە داش دێ خوای پەروەردگار سبحانه وتعالى لە گوناهەکانی خۆشە بێ جا ئەمە موژدەی پێغەمبەری خوایە عليه الصلاة والسلام کەسێک نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو کەسێکی عادی هەر قسەی لە خۆیەوە قسەی کرد بێ وەکو خوای پەروەردگار وەسفیەکە ئەفەرمێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمووی وحیە و لەلایەن خوای پەروەردگارەوە ئاگادار کراوەتەوە کەواتە ئەم تاعات و عیبادەتانە ئەمە بۆ ئەو کەسانەی وەکو زانایانە فەرموون ڕۆژوگرتن لە ڕۆژی عەرەفەدا سونەتە بۆ کەسانێک کە حەج ناکەن بەڵام ئەو کەسانی کە حەجەکەن سونەت نییە بە ڕۆژوو بن بەڵکو وا چاکە وا باشە نابێ بە ڕۆژوو بوون ئەم کەسانە تۆ دیقەت بگرە خوای پەروەردگار ئەو کەسانەی کە حەجی ماڵی خۆی بە نسیب کردوون لە بەرامبەرە ئەو کەسانەی کە بە نسیبیان نەبووە بچن حەجی ماڵی خوای پەروەردگار بکەن خوای پەروەردگارم عیبادەتە گەورەی بە نسیب کردوون کە بەهۆی ڕۆژوگرتنی ڕۆژێکەوە خوای پەروەردگار لە گوناهی 2 ساڵی خۆشە بێ زۆر باش مامۆستا حکمی ڕۆژوگرتن لە ڕۆژانی دەیەمی زیلحیجەدا یان بە تایبەتتر لە ڕۆژی پیرۆزی عەرەفەدا حکمەکەی چی ئایا سونەتە فەرزە وەکو جەنابت ئیشارەتی پێکرد لە سەرەتاوە ئیمام ابن حەجەر ئەسقەلانی ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ والذي يظهر أن السبب في امتياز 10 ذي الحجة ئەفەرمێ ئەوەی کە بۆ من دەرکەوتووە کە ئەم دەڕۆژە تایبەتمەند کراون بە تاعەت و عیبادەت و خواناسیەوە بۆ لەبەر ئەوەی گەورەترینی عیبادەتەکانی تایە وەکو نوێژوو وەکو نوێژکردن وەکو ڕۆژوگرتن وەکو سەدەقە و حەجکردن ئەنجا ئەفەرمێ ئیمام ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کەواتە کە ئەو بەو شێوەیە ئاماژە ئەکا ئێمە ئەتوانین بڵین گەورەترینی عیبادەت بەڕاستی لە دوا نوێژکردن و حەجکردنی ماڵی خوا لە بینی ئەم دوانەدا کە نوێژ لە دوا شادە دێ و حەجیش لە پێنجەم ڕوکنی ئیسلاما دێ ڕۆژووی تایە ڕۆژووی فەرزی تایە بەڵام ڕۆژووی ئێمە چەند فەرمودەیەکمانەیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک لە پێناو خوای پەروەردگارە یەک ڕۆژ بە ڕۆژوو بێ خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا 7,000 ساڵ دەموچاوی لە ئاگری دۆزەخ دوورە خاتەوە کەواتە ئەگەر ئێمە بتوانین ئەم نۆ ڕۆژە بە ڕۆژوو بین خوای پەروەردگار بە ئومێدی ئەوەی کە ئەو خێر و پاداشتەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردووە بە نسیبمان بێ و لە سەر و هەمووشیانەوە ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ بە یەک ڕۆژوگرتن لە پێناو خوادا خوای پەروەردگار 7,000 ساڵم ئینسانە لە ئاگری دۆزەخ دوورە خاتەوە
زۆر باش مامۆستا ئێمە یەک دوو ڕۆژێکی دیکە پێدەنێنە نێو مانگی پیرۆزی زیلحیجە و پێشوازیکردن لەو دە ڕۆژە چۆن پێشوازیەکی دروست لەم دە ڕۆژە بکەین چۆن هەنگاوێکی دروست هەڵبهێنینەوە کە بتوانین ڕەزامەندی خوای گەورە بۆ خۆمان بەدەست بێنین. طبعا ئێمە وەکو مسلمان لە هەموو کات و ساتەکانە بەڕاستی ئەبێ کاتێک کە عیبادەت و تاعە دەکەین لە گوناه و تاوانەکان دوورکەوینەوە. زانایان ڕەحمەتی خۆیان لێبێت چەند شتێکیان دیاری کردووە. یەکەمین شت ئەفەرمون کاتێک هەر کەسێک هەر مسلمانێک پێ ئەنێتە ئەو دە ڕۆژەوە یەکەمین شت کە لەسەری پێویستە ئەبێت تەوبەیەکی ڕازگویانە بکە لە بینی خۆی و خوایە. خوای پەروەردگار لە بینی خۆم و تۆدا هەر گوناه و تاوانێکم کردووە لێم خۆش بە جارێکی تر ناگەڕێمەوە سەر ئەو گوناه و تاوانە. بۆ خوای پەروەردگارە فەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. ئەی مسلمانان ئەی ئیمانداران ئێوە بگەڕێنەوە بۆ خزمەت خوای پەروەردگار بە کۆمەڵ بۆ هەتاکو ئەوەی کە لە دنیا و لە دوا ڕۆژدا بەڕاستی سەرفراز بن سەرکەوتوو بن و لە عەزاب و ئازار و ئەشکەنجەی خوای پەروەردگار دوور بن. بۆیە زانایانە فەرموون یەکەمین شت کە ئێمە وەکو مسلمان پێشوازی لێ بکەین لەم دە ڕۆژەدا بە تەوبەیەکی ڕازگۆیانەیە. دووهەمین شت کاتەکانی ئەم دە ڕۆژە بەڕاستی هەوڵ بدەین ئەم دە ڕۆژە بەشتی کاتەکانی خۆمان بە شتێک بەسەر نەبین کە هیچ سوود و ئیسفادەیەکی لێ نەکەین بەڵکو ئەبێ هەوڵ بدەین بچووکترین فرسەکە بۆمان ڕێەکەوێ لەم دە ڕۆژەدا بە تاعەت و عیبادەت و خواناسی بیکەین. ئەوەندەی ئەتوانین نوێژ بکەین، ئەوەندەی ئەتوانین قورئان بخوێنین، ئەوەندەی ئەتوانین زیکر و یادی خوای پەروەردگار بکەین، ئەوەندەی ئەتوانین قسەی چاک بکەین و خۆمان لە حرامەکان دوور بگرینەوە. بۆیە یەکێکی تر لەو خاڵانەی کە زانان باسی ئەکەن ڕەحمەتی خۆیان لێ بێ فەرموون البعد عن المعاصي. چۆن ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هانمان ئەدا بۆ ئەوەی کار و کردەوەی چاکە بکەین لەم دە ڕۆژەدا بە هەمان شێوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هانمان ئەدا کە خۆمان لەو شتانە بە دوور بگرین کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وخوای پەروەردگار قەدەغەی کردوون خۆمان لە گوناه و تاوانەکان دوور خەینەوە ئەمەش هەر عیبادەت و تاعەت و خواناسیە بەڕاستی. بۆیە زانایان بەڕاستی زۆر تەئکید دەکەنەوە لەم سێ خاڵە تۆبەیەکی ڕازگۆیانە و کاتەکانمان بەسەر بەرین بە تاعەت و عیبادەت و خۆمان دوور خەینەوە لە گوناه و تاوانەکان. زۆر باشە مامۆستا 9 ڕۆژ بۆ مرۆڤ دانراوە. ئەکرێ مرۆڤ هەر 9 ڕۆژەکە بەسەریەکەوە بە ڕۆژوو بێ یام چۆنچۆنی بە ڕۆژوو بێ ڕۆژ ناڕۆژ یا تەنها ڕۆژی عەرەفەی لەسەرە. ئێمە مادام ئەڵێن ئەم دە ڕۆژە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا سوێندی پێ خواردووە ئەفەرمێ وەالفەجر وەلەیالین عەشر. جمهوری مفەسیرین ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرموون مەبەست پێ ئەم دە ڕۆژی زیلحیجەیە و مادام دە ڕۆژەکەیە و ئیمامی ئیبن کەثیر کە مفەسیرێکی گەورەیە و لە عالەمی ئیسلامیە ئەوەی کە هەر تەماشای بەشێک لە دینی کردبێ ئیمامی ئیبن کەثیری ناسیوە کە گەورەترینی مفەسیرینە ئەفەرمێ مەبەست لەوەی کە خوای پەروەردگار ئەفەرمێ وەالفەجر وەلەیالی عەشر مەبەست پێی ئەم دە ڕۆژەیە مادام خوای پەروەردگار سوێندی بە هەر دە ڕۆژەکە خواردووە کەواتە ئێمە ئەم دە ڕۆژە ئەگەر خوای پەروەردگار یارمەتیمان بدا وا چاکە هەر 9 ڕۆژەکەی بە ڕۆژوو بین کە ڕۆژی دەهەمی ڕۆژی جێژنی یەکەم ڕۆژی جێژنی قوربانی پیرۆزە. مامۆستا تەنها ڕۆژەکانی دەی زیلحیجە وەکو لە ساتەکان لە ڕۆژدا عیبادەتیان تیا ئەکرێەوە لای خوای گەورە بەهادار و پاداشتی زۆری تایە بۆ مسلمان یان شەوەکەشی بە هەمان شێوە؟ بەبێ گومان فەرقی نییە شەوەکەشی بە هەمان شێوەیە بۆ لەبەر ئەوەی شەوەکانیش تابعی ڕۆژەکانن ئەگەر ئەمڕۆ دێ ئەم شەودێ بەیانی بە دوایە دێتەوە کەواتە ئەم شەوە ئەکەوێتە بینی 2 ڕۆژی پیرۆزەوە ئەگەر خەڵکانێک بڵێ خوای پەروەردگار یاخود پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ بۆ نمونە ما من ئەیامین باسی ڕۆژەکانەکە و باسی شەوەکان ناکە هەر ڕۆژەکان پێمە بەسە نەخێرە بێ ئینسانی مسلمان بەڕاستی ئەگەر خوای پەروەردگار یارمەتی بدا ئەبێ لە شەوە تاعات و عیبادەت زۆرتر بکات لە شەو نوێژ و لە قورئان خوێندن و لە زیکر و ئەوانە بۆ لەبەر ئەوەی شەوەکانی شەر تابعی ڕۆژەکان و هەر لە ئەو کاتە پیرۆزەدان کە ئەڵێن خوای پەروەردگار سوێندی پێ خواردن سوبحانەهو وتەعالا. بەڵێ مامۆستا هەندێک لە زانایان ئاماژە بەوە دەدەن کە خوای گەورە سوێند بە وەالفەجر وەلەیالین عەشر خوا مەبەستی لە دەشەوەکەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان چونکە لێرەدا بە شەو ئاماژەی بەم ڕۆژانە کردووە. ئێمە چۆن بگەینە ئەو ئەنجامی کە ئەم سوێند خواردنەی خوای گەورە بەم دەشەوە هەر مەبەست ئەم دە ڕۆژەی سەرەتای زیلحیجەیە؟ طبعا ئێمە بە دەلیل و بە قەرینەی ئەوەی کە
بەو فەرمودەی سەحی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە بڵاو بۆتەوە لە ناوماندا و هەمومان بیستمانە کە ئەڵێن هەموو کار و کردەوە چاکەکانی ئینسان ئەگەر ئەنجامی بدا بەقەد گەورە نییە بەقەدەر ئەوەی کە لەم دە ڕۆژەدا ئەیکا. بۆیە هەندێک ئەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەس باسی ڕۆژەکانی کرد و باسی شەوەکانی نەکردووە. نەخێر ئێمە ئەڵێن دەشەوەکەی مانگی ڕەمەزانی پیرۆز دەشەوەکەی ئاخری پیرۆزن بۆ لەبەر ئەوەی خوای پەروەردگارە فەرمێ قورئانمانتیان ناردۆتە خوارێ و ئەڵێن ئەم دە ڕۆژەش پیرۆزن بە شەوەکانیەوە بۆ لەبەر ئەوەی یەکێک لە فەریضەکانی تیاد ئەنجامە درێت کە حەجی پیرۆزی ماڵی خوایە وەخوای پەروەردگاری سوبحانەهو وتەعالا کە لە سوورەتی حەجا فەرمێ وەیەذکر اسم الله في أيام معلومات ابن عباس و ابن كثير و بەشێک لە مفەسیرین ئەفەرمون مەبەست پێی ئەم دە ڕۆژەیە کە دە ڕۆژی یەکەمی مانگی زیلحیجەیە بۆیە ئینسانی مسلمان لە هەموو کاتەکاندا بتوانێت فرسەت بێنێ لەم دە ڕۆژەدا لەم دە شەو دە ڕۆژەدا هەتاکو ئەوەی کە لێخۆشبوونی خوای پەروەردگار بۆ خۆمان مسۆگەرکەین ئینشاءالله و کاروکردەوەی چاکە زۆر بکەین. مامۆستا بەدەر لە ڕۆژوگرتن لە مانگە پیرۆزات چ کار و کردەوەیەکی دیکە بۆ مرۆڤ زۆر باشە و پاداشتی زۆری لەسرە درێتەوە؟ طبعا ئەگەر باسی ئەم دە ڕۆژە بکەین پێش هاتنی جێژن طبعا ئەوە ڕۆژوگرتن وەکو ئەوەی لە فەرمودە قودسیەکە هاتووە خوای پەروەردگارە فەرمێ ڕۆژوو بۆ من و هەر منیش پاداشتیە دەمەوە بۆ لەبەرەوەی ڕۆژوو ڕیایەتیانە بەشێک لە زانانە فەرمون لەبەرەوەی ڕۆژوو ڕیایەتیانە ئەم کەسە ئەتوانێت بڵێ بە ڕۆژوم و لە شوێنێکا شتیش بخوا و کەسی پێی نەزانێ بەڵام عیبادەتەکانی تروانی عیبادەتەکانی تر زیاتر لە ڕیاوە نێزیکن بۆیە ئەوەی کە ئەتوانێت ڕۆژوو بگرێ با ڕۆژوو بگرێ ئەوەی ئەتوانێت قورئان بخوێنێ با قورئان بخوێنێ ئەوەی ئەتوانێت بۆ لەبەر ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە تایبەت باسی یەک کار و کردەوەی نەفەرمووە فەرمێ العمل الصالح ئیتر هەرچی کار و کردەوەی چاکەیە هەر لە نوێژکردن و لە ڕۆژوگرتن و لە قورئان خوێندن و لە زیکرکردن و تۆ کەسێک گێنی قسەیەکی چاکی پێ ئەڵێی ڕێگری ئەەکەی لە خراپەیەک بەڕاستی ئەمەش هەر سەدەقە و وەکو لە فەرمودەکانی تر هاتووە بەڵام ئەمە لەم دە ڕۆژەدا خێر و پاداشتی زۆرترە بەڕاستی کەواتە توانین بڵێن لەم دە ڕۆژە سەرلەبەری ژیانی موسڵمان لە نێو خێر و چاکەدا ئەژی لابردنی دڕکوداڵێ لەسەر زەوی بۆونە یارمەتیدانی هەژارێک دڵخۆشکردنی هەتیوێک تەنانەت بۆونە کۆڕی دەرس خوێندنەوە فێرکردنی قوتابی ئەمانەش ئەچنە چوارچێوەی ئەم خێر و پاداشتەوە بەبێ گومان هەرچی کار و کردەوەی چاکەیە بۆ لەبەر ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ العمل الصالح هەر يعني بمعرفەتی هێناوێتی ئەفەرمی هەموو کار و کردەوە چاکەکان یعنی هەر شتێک خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی رازی بن و بە عیبادەت و بە تاعەت باسییان کرد بێ من و تۆ ئەنجامی بدەین لە دە ڕۆژەکان لە غەیری ئەم دە ڕۆژەدا پاداشت و پاداشتی تایبەتی تری هەیە وەکو لە غەیری ئەم دە ڕۆژەدا و بە هەمان شێوە و خۆمان بپارێزین لە گوناه و تاوانەکان کە لەوانەیە لەم دە ڕۆژەدا کۆمەڵەشت ئەنجام بدرێ ئەگەر ئێمە وەکو موسڵمان خۆمانی لێ پارێزین بەڕاستی ئەمەش هەر تاعات و عیبادەت و هەر کار و کردەوەی چاکەیە بەڕاستی. مامۆستا خەڵکێکی زۆر هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەتایبەت لە خوشکان یا ئەو کەسانی کە لە سەفەر و بەهۆی نەخۆشیەوە ڕۆژیان لەسەر ماوە کۆڵی قەرزاری مانگی پیرۆزی ڕەمەزانن ئەتوانن لەم دە ڕۆژەدا هەم بە ئیزافەی ئەم پاداشت و خێرەی کە پێغەمبەری خوا دیاری کردەوە هەم بۆ قەرەبووکردنەوەی قەرزەکانیان بە ڕۆژوو بن وەکۆڵێ لە بری قەرزیش و ئەم پاداشتەی مانگی زیلحیجەش بۆیان ئەنووسرێ؟ طبعا بەبێ گومان ئێمە مادام ئەم کەسە بە ڕۆژووە پاداشتەکەی بۆ ئەنووسرێ وەکو ئەوەی کە قەرزەکەی لە کۆڵە بێتەوە و بە هەمان شێوە ئەم ئینسانە لەم دە ڕۆژشدا بە ڕۆژوو بۆ ئەو خێر و پاداشتەی ئەگا بەڵام ئەوەندە هەیە زانایانە فەرموو نابێ ئەم کەسە لە کاتێکا نیەتی ئەوەی هەبێ کە قەزای مانگی ڕەمەزان نەکاتەوە لەگەڵ ئەوەشدا ڕۆژووی سونە دەگرێت ئەبێ یەک نیەتی هەبێ جا مادام لەم دە ڕۆژەدا لەم نۆ ڕۆژەدا کە ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئەگەر توانیتی با ڕۆژووی سونەت بگرێ و قەرزەکانی بخاتە دوا ئەم دە ڕۆژە و ڕۆژەکانی تری ساڵ کە دێ و ئەگەر نەشی ئەتوانی نیەتی قەرزی لێ بێنەوە ئینشاءڵڵا خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا زۆر بەڕەحمە زۆر دەرگا و میهرەبانی زۆر فراوانە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا هیچی لێ کەم نابێ ئەگەر هەردوو لاشی بۆ بنووسێ ئینشاءڵڵا. زۆر باش مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی دیکەدا فەرمێ
هیچ ڕۆژگارێک نییە لە لای خوددا خۆشەویستتر بێ کە بەندەکانی پەرستنی تێدا ئەنجام بدەن بە ئەندازەی ئەم دە ڕۆژە. دەتیاندا زۆر لا ئیلاهی لەڵا بڵێن و یادی خوا بکەن و خوای گەورە بە گەورە دابنێن سوپاسگوزاری بەخشەکانی بن. زیکردکردنی یەکێکە لەو کار و کردەوانەی کە مرۆڤ بۆ منە زۆر جار مرۆڤێک بەهۆی ئیش و کاریەوە یان بەهۆی ئەوەی کە ناتوانێت بە ڕۆژ و بێ قورئان بخوێنێ زۆر شەو نوێژ بکە بەڵام دەتوانێت لە ئەسنای کارکردنیا زیکر بخوێنێت. زیکردکردن چه پێگەیەکیە لەم مانگە پیرۆزەدا؟ طبعا بە مطلقی عنی بە گشتگیری خوای پەروەردگار سبحانه وتعالى چۆن داوامان لێکا ڕۆژوو بگرین ئاواز بە هەمان شێوە داوامان لێکە زیکر و یادی خۆی بکەین کە فەرمی یا ئەیها الذین آمنوا اذکروا الله ذکرا کەثیرا. ئێوە کەسانەی کە ئیمانتان هەیە ئێوە زۆر زیکر و یادی خوای پەروەردگار بکەن. و بۆ پشتگیری ئەم ئایەتە پیرۆزەش عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کاتێک کە ئەم دە ڕۆژە ئاهاو لەگەڵ ئەبوو هوڕەیرە ئەفەرمێ ئەچوینە بازاڕەکان لە بازاڕی مەدینەدا الله ئەکبەرمان ئەکرد خەڵک بە دوای ئێمەدا الله ئەکبەری ئەکرد. بۆیە زانایان ئەفەرمون یەکێک لەو شتە لەو تاعەت و عیبادەتانی کە سونەتە ئینسان بیکە الله ئەکبەرە وەکو ئەو لە سیغەکانە هاتووە الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر کەبیرە یاخود الله أكبر الله أكبر الله أكبر ولله الحمد أم ذكرانا هاتوا وأو صحابة برزاني بيغمري خوان عليه الصلاة والسلام شون تبازار أو ذكرانا أنجام داوا بو لبر أويك أما يكك للسنة كاني بيغمري خوان عليه الصلاة والسلام لبيغمري خوان وصلى الله عليه وسلم أما فيربون بويا أفرمي هر عبد الله كوري عمر أفرمي كاتك حجي أكرد أو خيمي كهيبو لعرفة دا بشك لو عبادتاني كأيكل لو خيمة كي خويدا لعرفة دا أفرمي ذكر يادي خواي پروردگار يكرد وزور الله أكبر يكرد كواتا ذكر كردني خواي پروردگار سبحانه وتعالى براسي يكك لعبادة تايبتكاني خواي پروردگار سبحانه وتعالى ما مستا أو ذكرانا كمان بومني أما لموسمي حج دا لحاجيان وقبيستي كومالي ذكر و سپاسگوزاری خوای گەورە ئەکەین لەبەیک اللهم لەبەیک ئەوەی کە حاجیان دووپاتیەکەن ئایا خەڵکیش بە ئاسایی بەدەر لە حەج ئەو زیکرانە کامان کە ڕۆژانە ئەنجامیان بدا بۆ نمونە هەر وەکو حاجی دووبارەی بکاتە یان زیکری تر هەیە بۆ خەڵکی ئاسایی کۆمەڵی زیکر هەیە وەکو کۆمەڵێک لە سەحابە و لە تابعین ئەمەیان کردووە الله أكبر الله أكبر الله أكبر كبيرا أم صيغة هاتوا الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر والله أكبر ولله الحمد أما هاتوا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد أم شار صيغة هاتوا كتايبة لم رجعنا دا صحابة برزكاني بيغمري خواه صلى الله عليه وسلم وتابعين بمشي أم ذكرانيان كردوا وأتواني همو ذكر كان يكتر بكين ذكري بيانيان وإواران بكين ذكري كاتي خوتن بكين سبحان الله وبحمدي بكين لا إله إلا الله بكين بيغمري خواه عليه الصلاة والسلام فرمي موسى بيغمبر صلاة والسلام خواه اللي بداوي كل خواه پروردگار ذكري كم فيرك كز نيزانه خوای پەروەردگار فەرمی ئەی موسا بڵێ لا إله إلا الله فەرمی ئەی خوای پەروەردگار خۆ هەموو کەس دەڵێن بڵێ لا إله ئەزانن بڵێن لا إله إلا الله خوای پەروەردگار فەرمی ئەی موسا خوای پەروەردگار سوێندی بە گەورەی خۆی خوا فەرمی بە گەورەی خۆم قەسەم ئەگەر هەموو ئەو شتانەی کە لە بوونەوەرە هەیە بیان خەیتە تای تەرازویەکە و لا إله إلا الله بخەیتە لای تەرازویەکە و هێشتا لا إله إلا الله کە قورسترە کەواتە لە لا إله إلا الله کە ئاسانترین ذیکرە براسي همو هتاكو همو او ذكراني تلك لبيغمري خواه صلى الله عليه وسلم برواياتي صحيح وارد بو اما اتواني براسي انجاميان بدين بأميدي اوي خواهي پروردگار لمان قبول كان ما مستا گرنگیدان با پیوندی کۆمەڵایەتیەکان ئێمە بۆ من ئەم دە ڕۆژە خوای گەورە کردوینەتێ وێزگەیەک بەر لە جەژن مرۆڤ چۆن گرنگی بەم دە ڕۆژە بدا لە ئاشت بوونەوە لە نەهێشتنی ئەو دڵساردی و ناکۆکیەکە لە نێوان بۆ منە دۆستەکاندا دروست بووە بەبێ گومان ئێمە خوای پەروەردگار سبحانه وتعالى چۆن فەرمانی پێکردوین بە نوێژکردن و بە ڕۆژوگرتن و بە حەجکردن و بە هەمان شێوە خوای پەروەردگار فەرمانی پێکردوین بە سەردانیکردنی خزم و کەس و کار و جێبەجێکردنی سیلەی ڕوحمان وەکو فەرمی ئەیها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا واتقوا الله ئەنجا ئەفەرمێ ئێوە سیلەی ڕوحمی خۆتان جێبەجێ بکەن بۆ لەبەر ئەوەی خوای پەروەردگار سبحانه وتعالى
یەکێک لەو شتانەی کە فەرمانی پێکردووە گەیاندنی سیلەی ڕوحمە، یان لێپرسینەوەیە، سەردانیکردنی خزم و کەسوکارە، یان تۆ خزمێکت نەخۆشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک لە ڕۆژدا سەردانی نەخۆشێ بکە 7,000 مەلایکەتە تاکو شەودا دێ داوای لێ خۆشببوونی بۆکە، هەر کەسێک لە شەودا سەردانی نەخۆشێ بکە سەردانی سەرێشێ بکە هەتا بەیانی 7,000 مەلایکە داوای لێ خۆشببوونی بۆکە. و بۆیە خوای پەروەردگارە فەرمێ سوبحانەهو وتەعالە ئەفەرمێ خوای پەروەردگار وەسیەتان بۆ ئەکا بەچی بەوەی کە ئێوە سەردانی یەکتر بکەن و لە یەکتر بپرسنەوە. ئەنجا بۆیە ئێمە ئەگەر دیقەت بگرین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لە نوێژە فەرزەکاندا ئەگەر یەکێک لە هاوڵەکانی دیار نەبوایە پرسیاریە کرد ئەوە فڵان کەس دیار نییە لەکوێیە، ئەگەر بیان کوتایە نەخۆش، ئەگەر بیان کوتایە سەریەش، ئەگەر بیان کوتایە موشکیلەیە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچوو سەردانیە کرد. بۆیە یەکێک لە عیبادەتەکان، یەکێک لە عیبادەتە تایبەتەکان ئێمە وەکو موسڵمان کە شانازی پێوە ئەکەین لە کللتوری خۆمانە، لە مێژووی خۆمانە، بەڕاستی ئەو خزمایەتی ئەو تێکەڵی ئەو لێپرسینەوەیە. لەوانەیە ئێستا ئێمە لە ئەوروپا هەموو بیستمانە ئەڵە جاری وایە کابرا هەفتەیە گەمرێ لە ماڵەکەی خۆیدا کەس پێی نازانێت، بۆ لەبەر ئەوەی ئەم خزمایەتی و تێکەڵی و لێپرسینەوەی نییە. ئەمەش گەورەیی و شانازیە بۆ دینەکەمان کە دینەکەمان هانمانەدا کە بەو شێوەیە بەڕاستی لە یەکتر بپرسینەوە، لە خۆشیەکانی یەکتردا خۆشحاڵمی وە کاتێکیش خوا پەنامان بدا کەسێکمان مشکلەیەکی هەبوو هەمومان خەفەتبار بین بەوەی کە ئەو برایەمان ئەو خزمەمان ئەو کەسەمان تووشی مشکلەیە. کاتە مامۆستا چۆن ئەم دەڕۆژە بکەینە ئەو وێزگەی کە ئەو بەستەڵک و دڵساردی و ڕق و ناکۆکی لە نێوانمان دروست بۆ نەیهێڵێن بەر لەوەی کە بگەینە جەژن، بەر لەوەی کە جەژن بەسەرا بێ مرۆڤ چۆن هەر لە ئێستەوە بە کاریگەری ئەم عیبادەت و ڕۆژ و پەرستشە وا بکە ئەو ناکۆکی لەگەڵ خەڵکدا بۆی دروست بۆ نەیهێڵێ. بەڕاستی ئێمە ئەبێ مادام خۆمان بە موسڵمان نزانین چۆن خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالە فەرمانمان پێ ئەکا نوێژ بکەین، بە هەمان شێوە خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم فەرمانمان پێ ئەکا یعنی دەنگ لەگەڵ خەڵکدا دانەگرین، یعنی واز نێنین لەوەی کە سەلام لە یەکتر نەکەین، قسە لەگەڵ یەکتردا نەکەین، واز لە خزمایەتی و کەسایەتی بێنین. بۆ لەبەر ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ هەر کەسێک ئەگەر دوو موسڵمان ئەگەر 3 ڕۆژ بە سەریانە ڕۆی دەنگیان لە یەک وەرگرت و قسەیان بە یەکەوە نەکرد و سەلام و کەلامیان نەکرد، ئەگەر ئەم کەسانە هەر کەسێکیان بمرن بەڕاستی خوا پەناماندا بە بێئیمانی ئەمرن. بۆ لەبەر ئەوەی بەڕاستی ئەم کەسانە یەکێک لە فەرمانەکانی خۆیان پێشێل کردو و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو فەرمودەدا کە باسی سەلامەکە ئەفەرمێ ئەگەر دوو موسڵمان بە یەکتر گەیشتن باشترینیان ئەوان کە لە پێشدا سەلامەکەن. بۆیە ئەگەر ئێمە ئەگەر خزمێکمان کەسێکمان گەر خراپەیەکی هەبێ شتێکی هەبێ بە دڵمان نەبێ بە ئێمە واز لەوە بێنین، بۆ لەبەر ئەوەی ئەمە فەرمانی خوایە، چۆن نوێژ و ڕۆژ و فەرمانی خوایە و جێبەجێەکەین بە هەمان شێوە سەردانیکردن و لێپرسینەوە لە خزم و کەسوکار و بە پیرکێشە و لێپرسینەوەی خزم و کەسوکارەکانیشمان بە هەمان شێوە تاعەت و عیبادەتە و ئەبێ بە عیبادەت و تاعەت و خواناسی ئەنجامی بدەین بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالە کار و کردەوە چاکەکانمان لێ قبوڵ بکە ئینشاءڵڵا. مامۆستا فەرمودەکە فەرمێ ئەم ڕۆژووی عەرەفەیە گوناهی ساڵی ڕابردوو داهاتوو لەسەر موسڵمان ئەشواتەوە. تابان ئەمە بێ ئێمە دیاری بکەین مەرج نییە هەموو موسڵمانێ بە درێژایی ساڵ کۆمەڵێ گوناهی کردووە وەکۆڵێ ئەم گوناهانە بەر ئەم ڕۆژە ئەکەون کەسێک مافی خەڵکی لەسەرە، کەسێک بۆنە گوناهی گەورەی ئەنجامداوە، کەسێک بۆن شەریکی بۆ خوا قەرارداوە. ئێمە ئەتوانین بڵین ئەو گوناهی کە ئەم فەرمودە باسیەکە و ئەیشواتەوە تەنها گوناهانێکن کە پەیوەندی بە نەفسی خۆیەوە هەبووە بۆ لە گوناها بچووکەکان بوون. بەبێ گومان زانایان ڕەحمەتی خۆیان لێ بە کاتێک کە لێکدانەوە ئەکەم بۆم فەرمودەیە و کۆمەڵە فەرمودەی تریشەیە کە هانمان ئەدا لەسەرەوەی ئەو عیبادەتانە بکەین خوای پەروەردگار لە گوناهەکانمان خۆشە بێ. زانایان ڕەحمەتی خۆیان لێ بێ ئەفەرمون ئەم کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەحتەسیب عەلە الله ئەن یوکەفیڕ السەنەة الەتی قەبلەه، ئەفەرمێ مەبەست پێی گوناهی گەورە نییە. گوناهی گەورە خوا پەناماندا شیرکە، کوشتنی خەڵکی بە ناحەقە، زینایە، ئەمانە ئەفەرمون ئەوانە ناگرێتەوە. و ئەگەر
ئەو گوناهانەش ناگرێتەوە کە کابرا حەق و مافی براکەی خزمەکەی هاونیشتیمانەکەی مامۆستا بپرسم کاتێک کە کەسێک دەڵێ من ناڕۆم لەگەڵ ئامۆزاکەم لەگەڵ خوشکەکەم لەگەڵ دایک و باوکم ئاژدمەوە چونکە ئەم ڕۆژە کەفارەتی هەموو گوناهێکمەکات لە ڕوانگەی و فەرمودەی پێغەمبەری خوا دیاری دەکات کە ئەمانە ئەم ڕۆژە ناکەوێتە بریتی ئەو گوناهانەی کە تۆ بۆونە قەرزیەکێکت لا یان بۆونە پەیوەندی برایەتی لەگەڵ کەسێکان لەگەڵ دایک و باوکی خۆت تا پچڕاندووە. تەبعەن خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا کە ئێمە ئاڵێن خوای پەروەردگار لە گوناهەکان خۆشە بێ ئەو گوناهانەی کە تۆ حەقی خوا وەالعیاذ بالله پێشێل کردووە خوا پەنامان بدە نەک تۆ بچی کابرا زوڵمت لێ کردووە کابرا پارەیەکی داویتێ بە قەرز ئەی خۆی وڵی وڵا بە ڕۆژوە بم نایدەمەوە ئەمە حەقی خەڵکە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ باسی تەوبە ئەکا وەزانایان چەند مەرجێکی بۆ داهێن ئەفەرمی خوای پەروەردگار لە حەقەکانی خۆی بەڵام حەقی خەڵک ئەبێ ئەم کەسە بچێ گردنی خۆی پێ ئازادکە من ئەگەر شتێکی مافێکی تۆم لابێ بێن بڵم مامۆستا ڕیاز فڵان مافەی تۆم لایە فڵان حەقەی تۆم لایە ئەدەمەوە یاخود گردنم ئازابکە بەڵام تۆ ئەگەر بە گشتگیری بەو شێوەیە نەخێر بەو شێوەیە نییە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا لە گوناهی گەورەکان خۆش نابێ کابرا ئەگەر شرکی بەخوا بڕیادا بێ هەتاکو تەوبەیەکی ناسوح نەکا ئەگەر خوا پەناماندا زینای کرد بێ هەرچەند ئێستا ئەوە نییە بەڵام ئەگەر حکومەتێک هەبێ کە حکم کا بە قورئانە بێ ئەم کەسە داری حەدی لێ بدێ بەڵام ئەگەر نەبێ بینی خۆی خوا تەوبەیەک بکە بۆیە ئێمە ئەڵێن ئەمە گوناهە بچووکەکان ئەگرێتەوە ئەو گوناهانە ئەگرێتەوە کە باش مامۆستا وەگەزانی لە جەژنی پیرۆزی ڕەمەزاندا خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم شتێکیان بەر لە جەژنی پیرۆز بۆ دڵخۆشکردن و دڵنەواییکردنی هەژاران و هەتیوان بۆ فەقیر و هەژار دانا وەکو سەرفیترە و فیدیەی ڕۆژوو اینجا ئەو خێر و خێراتە بۆ جەژنی پیرۆزی قوربان موسڵمان چۆن دڵی هەژار و هەتیو خۆشکات چ شتێک دانراوە وەگەزانی قوربانیکردن ئەکەوێتە دوای ئەنجامدانی نوێژی پیرۆزی قوربان وەکو جەژن کەواتە بەر لە جەژن چ شتێک چ پشکێک چ بەشێک بۆ هەژار و فەقیران دانراوە ئێمە مادام ئەڵێن کار و کردەوەی چاکە لەم دە ڕۆژەدا لە هەموو ڕۆژەکانی تر جیاوازە ئەم کەسەی کە ناتوانێت قوربانی بکات بۆ نمونە ناتوانێت بزنێک بێنێ بەو مواسەفاتە بەوش شکل و شێوەی کە لە سونەتی پێغەمبەرە هاتووە صلی الله علیه وسلم بیکا بە قوربانی ئەم کەسە ئەتوانێت نیەت بێنێ سەدەقەیەکی تەتەوع بکە سەدەقەیەکی سونەتی بکە بێنێ حیوانێک بێنێ سەری بڕێ بەشی چەند ماڵێکی هەژار بدا ئەوە ناتوانێت چەند کیلۆ برنجێک و چەند کیلۆ ڕۆنێک و چەند کیلۆ مریشکێک بێنێ و بەسەر ماڵە فەقیرەکانی تەوزیعەکە ئەمەش هەر کار و کردەوەی چاکە بەس بەدەق شتێکمان نییە بەر لە جەژن بۆ هەژار و فەقیر دانراوەکو سەرفیترە و فیدیەی ڕۆژ و ئەو شتانە نەخێر ئەوەی کە من ئاگام لێ بێ شتێکی وامان نییە بەڵام ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هانی ئێمەی داوە کار و کردەوە چاکەکان بەڕاستی هەموو ئەو شتانە ئەگرێتەوە کابرا ناتوانێت قوربانی بکە ناتوانێت مەڕێک بکڕیان مانگایەک بکڕێ بەو مواسەفاتە بەڵام ئەتوانێت چەند بریشکێک بکڕێ و بەشی چەند ماڵە فەقیرێکی بدا بۆ ڕۆژی جێژن وەکو ئەو خەڵکەی تر وەکو خەڵکی دەوڵەمەند جێژنکان بەڕاستی ئەمەش خێر و سەدەقەیەکی تایبەتە کە لەم دە ڕۆژەدا ئەکرێ بە ناوی جێژنی قوربانەوە بەڕاستی. بەڵێ مامۆستا هەڵوەشێنەرەوەکانی کاروکردەوەی چاک لەم دە ڕۆژە وەگەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان چەندین شتی داناوە کە ئەفەرمێ بۆ منە زۆر قسەکردن و خواردنی ئەم شتانە و کۆمەڵە شتی دیکە کە ڕۆژی ڕەمەزان بەتاڵەکەنەوە ئەم کاروکردەوەیە کە لەم دە ڕۆژە ئێمە ئەنجامی دەین بەچی بەتاڵە بێتەوە تەبعەن بەبێ گومان ئێمە ئەڵێن چۆن ئەڵێن کاروکردەوە چاکەکان لەم دە ڕۆژەدا تایبەتمەندیشیان هەیە خوا پەنامان بدە کاروکردەوەی خراپەش بەڕاستی خراپەکان هەموو ئەو شتانەی کە خوا و پێغەمبەری خوا قەدەغەی کردوون ئەمە بە موتڵەقی هەر بچووک یعنی لەوانەیە هەموو کەس نەتوانێت خەڵک بکوژێ هەموو کەس نەتوانێت زینا بکە هەموو کەس نەتوانێت ئەو گوناهە گەورانە بکە بەڵام على العمومی مسلمانان ئەمڕۆ بەو نەخۆشیەوە بەو گوناهەوە مبتەلا بوون کە چییە کە غەیبەتکردنە بوهتانکردنە حەقی یەکتر خواردنە قسە جنێودان بە یەکتر و قسەی ناشرینکردنی یەکترە ئەمانە بەڕاستی هەموو ئەو گوناهانن و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە باسی غەیبەت و پێناسەی غەیبەت دەکات فەرمێ ئەگەر کاتێک کە تۆ باسی براکە دەکەی بە شتێک کە تایەتی و بەڵام ئاگای لێ نییە و لەو شوێنە نییە گوتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
ئەی ئەگەر تایان نەبێ فەرمووی ئەگەر ئەو باسی کە تۆ ئەیکەی ئەڵەی فڵان کەس وایە ئەگەر تای نەبێ ئەوە تۆ بوهتانێ بۆ کردووە. ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پرسیاریان لێکێ فەرمیان چی لە ئاسمان قورسترە فەرمووی بوهتان بە کەسێک کە ئاگای لێ لەو شتە نیە و تۆ بوهتانی بۆ ئەوکەیت و ئەڵەی فڵان شتەی ئەنجام داوە لە ئاسمان قورسترە. بۆیە هەموو گوناه و تاوانەکان ئەبێ ئینسانی مسلمان لە هەموو کاتەکانە خۆی لێ بپارێزێ. وەکو خوای پەروەردگار باسی زینا ئەکا ئەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا، باسی شیرێکەکە ئەفەرمێ خوای پەروەردگار ئین الله لا یغفر أن یشرک به ویغفر ما دون ذلك لمن شاء. یعنی هەموو گوناه و تاوانەکان بە هەمان شێوە خوای پەروەردگار قەدەغەی کردو و ئێمە نابێ ئەنجامیان بدەین لەم دەڕۆژەدا لە غەیری ئەم دەڕۆژەدا بە تەریق الأولا و لەم دەڕۆژەدا بە تایبەتر ئەبێ لێیان چۆن ئیسیفادەیەکی جوان لەم بەخشە خوایە بکەین کە پێغەمبەری خوا فەرمێ ئەوەی عەرەفە بە ڕۆژوو بێ ساڵی ڕابردوو و ساڵی داهاتوو گوناهی لەسەر ئەشۆرێتەوە. دوو سەرنجەیە، یەکیان بۆ منە ئەڵەیە کە من گوناهی دوو ساڵ لەسەر ئەشۆرێتەوە ساڵ ناساڵێ ئەم ڕۆژوو ئەگرم لە کاتێکە ئێمە محتاجی خۆیان خوا محتاج و وەکوڵێ منەتی بە ئێمە نییە. ئەوە ئێمەین کە پێویستمان بە لێخۆشبوون و نەمانی لێخۆشببوونی خوای و نەمانی گوناهەکانمان. سەرنجێکی دیکە ئەوەیە کە مرۆڤێک دەڵێ مادەم من لە نێوان دوو ساڵدام هەرچی گوناهە دەشۆرێتەوە با بە ئارەزووی خۆم گوناه و تاوان بکەم بۆ ئەوەی بەر ئەم عەفواتە بکەوم. چۆن ئێمە وەکوڵێ سوء ئیستیفادە لەم ڕۆژە نەکەین و ئیستیفادەیەکی جوان لەم بەخشە خوایە بکەین. نا ئێمە لەوە پێش باسمان کرد و لە هەموو کاتەکانیشدا ئینسانی مسلمان کاتێک کە گوناهێکی کرد ئەبێ بینی خۆی و خوا تەوبەیەکی نەسوح بکە وەکو زانایان باسییان کردووە. یەکەمین مەرج کە خوای پەروەردگار لە بەندەکانی خۆشە بێ ئەبێت تەوبەیەکی نەسوح بکە. ئەلەوانەیە من و تۆ ئەم ساڵە کە بە سەرمانان ڕۆیشتوێ کۆمەڵە گوناهمان کردبێ لە ساڵی ڕابردووە ئەو گوناهانەمان نەکردبێ. کاتێک کە بینی خۆمان و خوای پەروەردگار تەوبەیەکی یەکجارێکی ئەەکەین ئەوە خوای پەروەردگار لەم گوناهانەمان خۆشە بێ. بەڵام زانایان ئەفەرمون بە شەرتێک ئەم کەسە نیەتی وابێ جارێکی تر نەگەڕێتەوە سەر ئەو گوناهانەی کە کردوێتی. کاتێک کە بگەڕێتەوە بەڕاستی وەک ئەوە وایە کۆمەڵێکی زۆر ماڵ و سامانی کۆ کردبێتەوە بۆ خۆی بەدەنکێک شقارتە بە ئاگرێکی پێوە نێو بیسووتێنێ. بۆیە ئەنجا ئەو سەرنجی یەکەمت بە ڕێزەکە باسی ئەوەت کرد فەرمود ئەڵێن من لە ماوەی ساڵ ئەم ساڵ بە ڕۆژووە بم بەڵام ساڵی داهاتوو بە ڕۆژوو نام بۆ خی پەروەردگار لە گوناهی ئەم ساڵی لەمە و پێشم خۆشە بێ و لەمەی دواشم خۆ کەسمان بەڕاستی گرنگی ئەوەمان پێ نییە کە دەقەیەکی تر سانەیەکی تر ئەژین چێ ئەڵێ ئەم کەسە ساڵێکی تر ئەژێ دوو ساڵی تر ئەژێ. بۆیە وا چاکە ئینسان ئەو بیرانە نەکاتێ ئەو ئەمانە بە دەرفەت بزانێ بە بەخشیکی خۆی پەروەردگاری بزانێ. مەرجیش نییە لە 100% ئەم ڕۆژوە بۆ من ڕۆژی کەسێکی وەکو من وەکو ڕۆژی سەحابێ قبول بێ لای خۆیان بۆ وەکوی پێغەمبەری خوا کە بێ خەوش و بێلەکە بووە ڕۆژوەکەی بەبێ گومان ئەوە ژوایە. بەڵام ئێمە ئەڵێن ئێمە هەر لایەنی ڕەجا ئەگرین ئەڵێن مادام وایە ئەگەر بڵێ وانی لەوانی کۆمەڵە کەس لی سار بنەوە نەخێر ئەڵێن ڕۆژوەکان خی پەروەردگار قبول یەکە. بەڵام تۆ پێشگرتنی ڕۆژوەکانت پێش هەموو کار و کردەوەیکی چاکە ئەبێ بینی خۆت و خی پەروەردگار تەوبەیەکی یەکجارێکی بکەی لەو گوناهانە. ئەگەر من و تۆ ئەومان لە دڵا بێ بڵێن کاکە بە ڕۆژووە بین ڕۆژی عەرەفە خی پەروەردگار لە گوناهی ئەم ساڵمان خۆشە بێ و ساڵی داهاتووشمان خۆشە بێ دەستەکەینەوە بە گوناهکردن. بەڕاستی ئەمە خۆ هەڵخڵەتاندنە بۆ لەبەر ئەوەی زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ لە هەموو ئەو فەرمودانەی کە بە ئەو فەرمودانەی قورئان و سونەت کە باسی تەوبە ئەکەن ئەوەیان هەڵهێنجاوە ئەفەرمون تەوبە چەند مەرج و شەرتێکیە ئەوەیە ئەم ئینسانە من کە باسی غەیبە دەکەم کاتێک کە تەوبەیەکی نەسوحەکەم لە غەیبەتکردن ئەبێ لە 195 خۆم لە غەیبەتکردن بپارێزم ئەجا خی پەروەردگار تەوبەکەم. مامۆستا کۆتا پرسیارم کە ئێمە ڕوبەڕوو بەرە و جەژنی پیرۆزی قوربان نەڕۆین دیاردەیەکەیە بریتە لە گرانکردنی شت و مەگ و بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست دەکرێت لایەن کۆمەڵێک کەسی بازرگان و دوکاندارەوە و بە هەمان شێوەش هاوڵاتی و خەڵکی مسلمان و دانیشتووی ئەم وڵاتە بەهۆی زۆرکڕینیان بۆ ئەو شتانە بۆیە بازرگاندا ئەچارە بێ شتەکەی گران بکە. وەکو چۆن بە پێم وایە عومەری کوڕی عەبدولعەزیزە گوتیان گۆشت گران بووە فەرمووی هەرزانێک گوتیان چۆن وت فەرمووی مەی خۆن ئیدی خۆی هەرزانە بێ. چۆن مسلمان لە پێشوازی جەژنی پیرۆزی قورباندا جەماوەڕ خۆی لە ئیسراف و زیادەڕەوی لە جلوبەرگ و خواردن و زۆر شتکڕین بپارێزەوە بازرگان و دوکاندارەکان لە گرانکردنی شت ئەم دیاردەناشینە کە بەتایبەت لە وەرزە پیرۆزەکانی ڕەمەزان و جەژنەکاندا سەر هەڵەدا و ئەیبینین چۆن مسلمان خۆی لە گرانکردنی شت بپارێزێ. وڵای تەبعان یەک شت هەموو ئەو ئێمە کە ئەڵێین
شت گرانکردن و یان ئیعتیکار شت کۆکردنەوە بۆ کاتێک شاردنەوەی و لە کاتێکا دەریکەی ئەمە حرام و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە بە هەمان شێوە زانایان ڕەحمەتی خۆیان لێ بێ کاتێککە باسی قانجازەکەن لە معاملەیە ئەفەرمون ئەگەر لە نیوەی بەڕاستی ئەم شتەی کە تۆ ئەیفرۆشی قانجازەکەی بەقەدەر مایەکەی بوو یاخۆت بەقەدەر نیوەی مایەکەی بوو ئیتر تەواو نابێت لەوە زیاتر بێ ئەنجا بۆیە ئینسانی مسلمان بەڕاستی ئێمە وەکو خۆمان وەکو هاوڵاتی کاتێک کە پێویستیمان بە شتێکە و شتێکە کڕین بەڕاستی یعنی وا نەکەین ئەوەی کە لەم جێژنەیە نەمان بێ ئیتر تەواو دنیا کۆتاییە و قیامەت دێ و بە هیچ شتێکی تر ڕناکەین ئەوەی کە پێویستە بۆم ڕۆ جێژنی قوربانە بیکڕین لە دوای جێژنی قوربانەوە خۆی لێ دێتەوە یعنی یەکێک لە چارەسەرەکان ئەوەیە باوەش بە بازاڕە نەکەین هەرچیمان دەستکەوت یاخود هەم هەرچیمانەیە و وەرمان گرتووە سەرفی بکەین بۆ ئەوەی کە بڵین با لە جێژنە شتمان زۆر بێ نەخێر بە ئەندازەی مادام ئێمە وا ئەزانین خەڵکەکە لە بازاڕە شتومە گرانەکە ئەو کەسە بیر و باوەڕ و اعتیقادەکەی ئەوەندە بە قووەت نییە چۆن لە هەمان کادا حکومت و دەسەڵاتداران سۆز و میهرەبانیان نییە بەرامبەر میلەتەکەیان موچەی خەڵکیان کردووە بە نیوە و کەمتر لە نیوە ئەو خەڵکی کە لە بازاڕی شایان نابێ وەکو دەسەڵاتدارەکان تەماشای ئەو خەڵکە بکەن بەڵکو ئەبێ ئەوانەی کە تاجیرن و شدە فرۆشنە بێت سۆز و میهرەبانیان هەبێ بەرامبەر خەڵک بەڕاستی ئەگەر شتەکانیان وەکو ڕۆژانی تریژ نەفرۆشن ئەگەر ئەم کەسە دینداریەک و مسلمانەتی چیە بێ با بە کەمتر بیفرۆشە لەم ڕۆژی جێژنەدا بۆ لەبەر ئەوەی دڵی خەڵک خۆشەکە نیەتی ئەوە بێ بینی خۆی وخوا بڵێ خوایجا من لە ڕۆژەکانی تردا ئەمە بە 1000 دینار فرۆشتم بەس لەبەر ئەوەی کەسێک منداڵێک کورە ژنێک پیاوێک پێی دڵخۆشەوێ ئەوەی کەم بە 750 ئەمەش هەر خێر و سەدەقەیە بەڕاست زۆر باش مامۆستا کۆتا قسە و پەیامی جەنابەت شتێک لەسەر گرنگی و پێگەی ڕۆژ و وەزەکردکردن قورآن خوێن وە کار و کردەوە بە شێوەیەکی گشتی لەم دەڕۆژەدا من نەمپرسی بێ و جەنابەت پێویست بکە ئاماژەیەکی پێ بکەی زۆر سپاس دەکەم ئەگەر بە کورتی بێ وڵا سەر خی گەورە جزای بەڕێز باتەوە ئێمە باسمان کرد هەموو کاتەکانی مرۆڤ هەموو کاتەکانی ئینسان بەڕاستی ئینسان ئەبێ ئینسانی مسلمان فرسە بێنێ لە کاتەکانی خۆی نابێ هیچ کاتێکی بەسەر بڕوا ئیلا تاعەت و عیبادەت و خواناسیکی تیا کرد بێ مادام ئینسانی مسلمان بۆ لەبەرەوەی خی پەروەردگارە فەرمێ سوێن بە کات دەخوا کات زۆر پیرۆزە خی پەروەردگار فەرمی وەلعەسر هەندێک لە زانانە فەرموو هەموو کاتی ئینسانی مسلمان نەگرێتەوە هەموو کاتی مرۆڤەکان نەگرێتەوە هەندێکی دەزانیان فەرموو بەس عەسر ئەگرێتەوە مادام کات و ساتەکان ئەوەندە پیرۆزن من و تۆی مسلمان ئەبێ بەڕاستی لەم ڕۆژەوە کە لە یەکی ذیلحیجەوە نیەت بێنین کار و کردەوەی چاکە بکەین ئەوەی کە خی پەروەردگار یارمەتیمان بدا بە ئومێدی ئەوەی هەموو کار و کردەوە چاکەکان ببێ بە تکاکارمان لە ڕۆژی قیامەتە و خی پەروەردگاریش بە هۆکاری ئەوەی کە ئێمە ئەو کار و کردەوە چاکانە ئەەکەین لە گوناه و تاوان و خراپە و خراپەکاری بمان پارێزین زۆر زۆر سپاس بە بەڕێز مامۆستا ناسر مستەفا مامۆستای ئاینی کە تام ساتە میوانی بەرنامی باسوخواز بووی دەستان خۆش بێ و زۆر بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆی ئازیزیش تا بەیگەشتنەوەیکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ